زیو نەفر ریال ئەوە خەڵکەکە فراندیتی ئەوەسی ئێستا بە 115 دۆلاریە ئێستا لەو بە هزاری خۆمان بە 106 دۆلاریە کابرا سەری ئەو هادەهینا ژۆری کاکە بە 50 دلار گرانتر دەدەیەوە من بەس زەلامی دەبینی ئافرەتی نابینی پێم بڵێ ئەمڕۆ چاومان کردەوە لە خەو هەڵسای نرخی زیو فڕیوە قەلەباڵغێکی زۆر لە نێو بازاری زێڕنگرانی هەولێر هەیە پێم بڵێ ئەم قەلەباڵغیە چییە هۆکاری بەرزبوونەوەی نرخی زیو چییە بە چەندیشە کاکە زیو نەفر ریال ئەوە خەڵکەکە فراندیتی ئەگەنا زیو ئێستاکە لە بۆرسەی جیانی بە 31 وەرەقەیە زانیت ئەوە خەڵکەکەیە کە وای کردیا کە زیو فراندیتی بە ورتر بڵێن ئۆنسەی بە چەندە لە بازار ئۆنسەی ئێستا بە 115 دۆلاریە زانیت ئێستا لەو بە هزاری خۆمان بە 106 دۆلاریە 155 دۆلاری بێتن ئەوە لە چێ کارەکەی چییە لۆ لێرە بەوەندیە ئەخر هۆکارەکەی ئەوەیە کاکە خەڵکەکی زۆر هێستا هاتە ناو بازارێ هان تەماشای بازارێکە دیتیتت ئەوە بازارەکەیە خەڵکەکی زۆر بەس زەلامی دەبینی ئافرەتی نابینی ئەوە های کردیە کە زیو ئەو ئاستەی ببینیتن ئەگەنانەی لێرە نە پێم بڵێ بزانم هەمویان ئەو کەسانن کەوا کڕین و فرۆشتن بە زیوە دەکەم یان پیشەی تریان هەیە مەسەڵەن ئەوانەی هایتمان لێرکانە مەعرەز چییە هایتمان لێرکانە مۆبایلی کڕین و مۆبایلی دەکاتن هایتمان لێرکانە عقار چییە هەموو چین و توێژەی دەبینی و لێرکانە زانیت بزانە ئەو جیاتی ئەمنی هامزانە خەڵکەکان چۆن ئەوە دەکاتن دەڵێن کاکە ئەو قەڵەباڵغی دروستمەکە لەبەر چییە لەبەر وەی بازار نازێگیرە کە جێگیریش بوو ئەوە وای لێکردێ کە زیو زیاد لە حەدی خۆی گران پێم بڵێ بزانم چۆ کارێک وای کردیە ئەو قەڵەباڵغی دروست ببی مەسەلەن بۆچی وا لە ناکاو لەم کاتەدا دەست بردرا بوو کڕین و فرۆشتن و مامەڵەکردن بە زیو دەزانین چۆنە ئێستا خەڵک ئازادە کڕین و فرۆشتن لە هەرچێ شتێکی بکاتن زانیت بەس ئێستا هۆکار زۆر هەیە هەموو بیتە تەقلیدی زانیت کابرا کڕیتی زیو لێرکانە بە 40 وەرەقە ئێستا کار دەرێت کاکە بە 53 وەرەقەی دەیدی ئەوەیە هۆکارەکە هۆکاری کەش هەیە زۆر بەڵێ باشە پێتان وایە ئەم دۆخەی کە خۆڵقێنراوە کۆتایی پێ بێتن وە بە ئاسانی ئێمە وەکو زێرنگر عەزمانێنی ئەو دۆخە و هالە بێتن چونکە خەڵکێکی زۆر یەکجار لە حەدی خۆی هاتە بازاڕێ زانیت هیچ معلوماتێکی نییە هیچ ئەزمونێکی نییە دێ زیوی دەکرێتن دەباتەوە ماڵێ کاکە زیومان هەیە ناوی قومی تێدا زانیت باو بەرچاوڕوونیەش هەبیتن چەندین سەختەیی هەیە کاکە وەیە خۆشەر نییە ئەم دیتیتم لە جادێ کرایە کڕین و فرۆشتن ئێختخوا بووە زیو زێر کڕین و فرۆشتن لە جادە بکرێتن حەز دەکەم بە نهێنی کەسانێک ینی ئاگادارم چەند خولەکێکە من لێرەم دەزانم بڵێ ئەمە شتشکشمانە من لێرکانە زیومان کردبوو زێرمان کڕیبوو لە دوکانی خۆم کابرا سەری ئەو هادەهینا ژۆری کاکە بە 50 دلار گرانتر دەدەیەوە من کاکە گەیشتەوە ئاستەیە زانیت باش ئەو لەسەر یەک زیادکردنە تاسیری لەسەر بەرزبوونەوەی نرخی زیو ئەوە وای کرد هەم بزانێت کە دەڵێن ئۆنسی زێر ئێستاکە ئی زیو عەفەن 106 دلار 170 دلار کو دەبی لە جیهان 115 دلارە وەیە من و تۆ ئەمان لێ کردیا هیوادارم خەڵکی ما بە وشیاری بە شارستانی تعامل لەگەر بازارەکەی دا بکاتن کەمێک لێمە بەر پێت وتم نرخی زێر زیاتر بەرز بووە زێر بووە چەند ئێستا زێر بە 1,270,000 1,270,000 ئەو بەرزبوونەوەی نرخی زێرە تأسیری کردیتە سەرەوەی کە خەڵک پەنا باتە بەم زۆری مامەڵەکردنە بە زیو بڵێ ئێستا ئەوە بیتە هۆکاریەوەی کە مەسەلەن کە خەڵک بچی پڕداتە زیوی لەبەرەوەی زیوەکە تا حەدێک زۆر هەرزانە لەگەڵ زێر ئەوە وای کردیا کە خەڵک زیاتر ڕوو لە زیو بکاتن ڕێنمایی ئێوە ئامۆژگاری ئێوە بۆ خەڵک چییە لەم دۆخانەدا لەم نەئارامیەی بازاڕی زیو و زێردا وڵای دەتوانین بڵین کاکە بەخڕم باشە بیفرۆشم باشە دەزانین چۆنە ئەتوو ئەگەر کڕین و فرۆشتنیش دەکەی دەبی بە ئەکادمی بکەیت وەیە هێستا زێر جیهانیە زیویش جیهانیە بەس ئێستا ئەوەی دەگوزارێت لە کوردستان و لە هەرێم و لە بەتایبەتی لە هەولێرێ زیاد لە حەدی خۆیتی کە ئەو کڕین و فرۆشتنە دەکرێتن لۆ ئەو حەدت چێکە ئێوە پێتان وایە تەبیعیە سروشتی تەماشایم کە ئێستا ئەمە لە جێی خۆی کە زیومان لە بۆ دێتن 41 وەرەقە 42 وەرەقە دێتن ناکرێم بە 55 وەرەقە و 6 وەرەقەی زێر ئەوە زیو لێرکانە کڕین و فرۆشتین لەسەر بگرێتن 100 دلار 200 دلار داوێنە سەری ئەوە زیاد لە حەدی خۆتی کە
کە کڕین و فرۆشتنێ کابرا لە جادەی پێتم گوت لە جادەی کڕین و فرۆشتن دەکاتن ئەوەیە کە زیاد و کەمی کردیە کاکە ئەحمەد جان زانیت